الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين بنرانو بسراني خوشويستمان لهر كيهن صلاة خواهي قولتان لبي السلام عليكم ورحمة الله وبركاته خوم بخوش حال دزانم كأم بارشوش بخزمت ايوي برز دقم لخواهي قولة دخوازم ام قسانمان ئەم پەیامانەمان کە لە پەیامەوە بەگوێی ئێوەین دەدەین خوای گەورە تەنها بۆ خۆی لێمان وەرگرێ و ببێتە مایەی سوود و قازانجی دین و دنیای هەموومان. ئەو بابەتەی بەتەماین ئەمشۆ باسی کەین کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە موسڵمان دەبێ زۆر وریای بین و زۆر ئاگاداری بین. توێشووی سەرەکی و گەورەی قیامەتمان یەکەمین پرسیاری قیامەتمان کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێمان دەکات وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ پرسیارکردنە لەسەر نوێژەکانمان. ئەگەر لە نوێژەکانمان سەرکەوتوو بووین ئیتر لە باقی عەمەلەکانی تر ئینشاء الله سەرکەوتوو دەبین. بۆیە بەڕاستی پێویستە بپرسین ئێمە چۆن پارێزگاری لە نوێژەکان بکەین بۆی لە قیامەتا پێیان سەربەرز و سەرفراز بین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد بۆمان دەگێڕێتەوە و ئیمامی دارەمیش دەگێڕێتەوە دەفەرمێ لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسەوە دەگێڕێتەوە فەرمێ عن النبي صلى الله عليه وسلم أنه ذكر الصلاة يوما فقال أفرمي جارێکیان ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسکردنی نوێژەکەوەی باس دەکردین فەرمووی من حافظ عليها هەر کەس پارێزگاری لەسەر نوێژەکەی بکە كانت له نورا وبرهانا ونجاة من النار يوم القيامة. ئەوەی پارێزگاری لەسەر نوێژەکەی کە نوێژەکەی لە قیامەتا یەکەم دەبێتە ڕووناکی بۆی و دەبێتە بەڵگە و نیشانە و سەلمێنەرێک بۆ ئیمانەکەی و هەروەها ڕزگار بوون و ڕەهابوون لە ئاگر لە ڕۆژی قیامەت. پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئێمە چۆن پارێزگاری لە نوێژەکە بکەین تا ببێتە ڕووناکی لە زوڵمەتی قیامەتە، تا ببێتە بەڵگەیەک بۆ ئێمە لەسەر دینداری و ڕێگری ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تا ببێتە پسوولە و ببێتە ناسنامەیەک تا ڕزگارمان بێ لە ئاگری جەهەنەم لە قیامەت. پارێزگاریکردن لە نوێژ دەتوانین بڵێن ئینسانی موسڵمان دەبێ لە نوێژەکەیە لە بەجێگەیاندنی نوێژەکەیە لە ئیقامەی سەلاتە ئاگای لە سێ شت هەبێ. یەکەم پارێزگاری لە کاتەکەی بکە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. نوێژ لەسەر بڕوادار فەرزێکە و کاتی بۆ دیاری کراوە. کاتە پارێزگاری لەسەر نوێژ یعنی ڕەچاوکردنی کاتەکەی. دووەم ڕەچاوکردنی هەڵسان و دانیشتنەکانی ناونوێژ. سێیەمیش ڕەچاوکردنی دڵ و پاڵنەرە سەرەکیەکەی نوێژ کەوا ئینسان وا لێ دەکا هەڵدەسێ پارێزگاری لە کاتەکەی و لە کەیفیەتەکەی بکە. سەبارەت بەوەی کە ئەگەر کەسێک بێت و پارێزگاری لە کاتەکەی نەکە خوای گەورە دەفەرمێ فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ويل کە زانایان دەفەرمون دۆڵێکە لە دۆڵەکانی جەهەنەم بۆ ئەوانەیە کە نوێژ دەکەن کامانە الذين هم عن صلاتهم ساهون. يعني قورئانی پیرۆز لە بەکاربردنی وشەکانە زۆر دەقیق خوای گەورە ناردوویەتی هەر دەبێ وارە. خۆ ئەم قورئانە زادەی بیری بەشەر نییە، خالقی بەشەر ناردوویەتی. بۆیە دەفەرمێ عن نافەرمێ فی. جیاوازی عن و فی لە چیایە؟ ئەگەر خوای گەورە بیفەرموایە فی صلاتهم ساهون ئەوانەی کەوا لە نوێژەکانە سەهو دەکەن یا لە نوێژەکانە ئاگایان لێ نامێنێ زۆر دەگمەن هەبوو کەسێک دەرچێ لەم تاقیکردنەوەی.
بەڵام فەرمێ عن صلاتهم ساهون ئەی غافلون، یعنی وەیل بۆ ئەوانەی کەوا نوێژ خوێن بەڵام ئاگان لە نوێژەکانیان نی، بۆی کرا دەیکا بۆی نەکرا نایکە، تا ئیشی هەبێ ناچێ بەدەم نوێژەکەیەوە کە ئیشەکەی نەما ئەو جاچێ بەدەم نوێژەکەیەوە. کەواتە یەکەمین چۆنیەتی پارێزگاریکردن لە نوێژەکە بریتیە لە ڕەچاوکردنی کاتی نوێژەکە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە نوێژی نیوەڕۆوە هەتاکو نوێژی بەیانی کاتی نوێژەکانی دیاری کردووە کە کاتی نوێژ نیوەڕۆ ئەمەندە تا ئەوەیە عەسر ئەوە مەغریب ئیشا بەیانی، دەبێ کەسێک کە دەیەوێت نوێژەکەی نورێک بێ بۆ زوڵمەتی قیامەتی، بەڵگەیەک بێ لەسەر ئیمانەکەی، ڕزگار بوون بێ لە ئاگری جەهەنەم، دەبێ ڕەچاوی کاتەکانی بکە. کەواتە کە خوای گەورە دیاری کردووە کاتی ئەمێ نابێت دوای خی، هەر کاتی نوێژات یعنی تر نوێژە دەبێت شتەکانی تر لێگەڕی بۆ نوێژەکەت، نەک ئەوەی وای دانی ئەگەر مەجالێکت هەبوو فرسەتێکت هەبوو نوێژەکەت بکەی فرسەتیش نەبوو کاتێک تریش هەر ئەبێ بیکەی، وا نییە. بۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێغەمبەر صلی الله علیه وسلم زانایانی ئومەت کە سەیری کتێبە فیقهیەکان دەکەین سیر دەکەین، زۆرترین لاپەڕەکانی کتێبە فیقهیەکان باسی تەهارە و نوێژە. بۆچی؟ چونکە یەکەم پرسیاری قیامەت لەسەر ئەوە، چونکە پارێزگاریکردن لە نوێژەکە سەرکەوتنی قیامەتی لە پادایە. کاتە یەکەمین شێوازی یا یەکەمین ڕێباز بۆ پارێزگاری لە نوێژەکان بریتیە لە چی؟ بریتیە لە پارێزگاریکردن لە کاتی نوێژەکە، یعنی نوێژەکە لە کاتی خۆیان بکەی، نیوەڕۆ کە بانگ درا بچی نوێژ بکەی، عەسر مەغریب ئیشا تا بەیانی، ئەمە ئاوایە خوا دیاری کردووە. کە مادام خوای گەورە سوبحانەهو وتەعالا دیاری کردووە کاتە کەس بۆی نییە دەستکاری بکە. کاتە یەکەمین ڕێبازی پارێزگاری لە نوێژ پارێزگاریکردنە لە کاتەکەی. دووەم پارێزگاریکردنە لە چۆنیەتی نوێژەکە. قسەیەک هەیە و زۆر جار دەکرێ تۆ نوێژ بکە هەر چۆن دەیکەی بیکە، ئەم قسەیە زۆر هەڵەیە. ئەگەر وا بواە هەر چۆن نوێژ دەکەی بیکە خوای گەورە دەیفەرموو ئەقیم الصەلا، تەواویتر پێویستی نەئەکرد ئەو وردەکاری لە نوێژە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، من چۆن نوێژەکەم ئێوەش وا نوێژ بکەن. ئەم وردەکاریانی نوێژ لە ئەڵڵاهو ئەکبەری نوێژ دابەسن هەتا سەلامدانەوەی نوێژ، ئەو وردەکاری کە چۆن دەوەستی، چۆن دەچیتە ڕکوع، چۆن دەستەکانت دەگری، چۆن دەست بەرز دەکەیتەوە، دەست دادەنی لە ڕکوعات، چۆن دەست دادەنی لە سەجدە، ئەم وردەکاریانی کە لە نوێژا کراوە ئەوە دەگەیەنێت کەوا کەیفیەتی نوێژەکە، چۆنیەتی نوێژەکە مەطلوبە. مەطلوب ئەوە نییە تۆ لە کاتی خۆیان نوێژ بکەی بەس ئەوە بێ ئیتر تەواو بڕۆ لە کاتی خۆیان بیکە هەرچیەکەی بیکە، وا نییە. بەڵکو مەطلوب ئەوەیە کەیفیەتەکەشی وەکەوە بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی داوە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، من چۆن نوێژ دەکەم ئێوەش وا نوێژ بکەن. کەواتە یەکێکی تر لە چۆنیەتی پارێزگاریکردن لە نوێژەکان بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کەوا تۆ چۆن هەڵسان و دانیشتنەکان دەکەی. ئەمەش دەمانگەیەنتە ئەو نەتیجەی کەوا لەسەر هەر موسڵمانێکی نوێژ خوێن بە پیا و ئافرەت، بە گەنج و پیرەوە، بە گەورە و بچووکەوە پێویستە بچێ بپرسێ تا بزانێت چۆن نوێژەکەیەکە بۆی لای خوای گەورە وەرگیراوە بێ. کاتە ئەمەش پێویستەکە کە ئینسانی موسڵمان ئەوەندەی پێویست بوونی ئەم بۆ نوێژەکەی بۆ قیامەتی بچێ پرسیار بکات تا فێری بێ. بەتایبەت ئەمڕۆ بەڕاستی یعنی زۆر دەگمەنە کە کەسێک بیانوویەکی بۆ قیامەتێ بۆ لای خوای گەورە لەوەی کەوا ئەگەر بەهەڵە نوێژەکانی ئەنجام بدە. بۆیە دەبێ کەیفیەتی نوێژەکە ڕەچاو بکرێ. ئەگەر هاتوو کەیفیەتی نوێژەکەمان ڕەچاو نەکرد ئەوە ئەو کاتە ئێمە یەکێک نین لەوانی کە نوێژمان کرد.
بۆیە کابرایەک هاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم حەدیثە لە هەموو کتێبە فیقیەکانە باس دەکرێت ئەو کەسەی کە نوێژەکەی نەزانی چۆن نوێژەکەی ئەنجامدا یا بە هەڵە نوێژەکەی ئەنجامدا یا نوێژەکەی خراپ ئەنجامدا هاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم کەسە دوور کات نوێژی کرد دوایی هات سەلامی کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر عليه الصلاة والسلام دوای وەڵامدانەوەی سەلامەکەی فەرمووی ارجع فصل فإنك لم تصلي فەرمووی بڕۆرەوە نوێژ بکە تۆ نوێژت نەکرد کابرا جارێکی تر ڕۆشتەوە نوێژەکەی کردەوە بە هەمان شێوەی کە جاری یەکەم کردی ئەوجا جاری دووەم هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلامی کرد لە پێغەمبەر عليه الصلاة والسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ارجع فصل فإنك لم تصلي فەرمووی بڕۆ نوێژ بکە نوێژت نەکرد کابرا جاری سێم چێوە بە هەمان شێوە نوێژی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای جاری سێم کە هاتەوە فەرمووی ارجع فصل فإنك لم تصلي بڕۆ نوێژ بکە نوێژت نەکردووە کابرا وتی یا رسول الله والله من لەمە زیاتر نازانم هەرمەندەی لێ دەزانم ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو ئوسلوبە نەرمونیان و حەکیمانەی خۆی دای نیشان فەرمووی وەرە با فێری نوێژت کەم یعنی زۆر جار کەسێک کە ئاوا نوێژ بکە لەسەری قورس جاری یەکەمیش پێی بڵێ ئەوە نوێژ نەبوو بەس خۆ ناشکرێت تۆ لەناو خەڵکا بیشکێنی بڵێ وەڵا بڕۆ ئەوە کەی نوێژە تۆیەکی ئەم ئوسلوبەش نابێ بابای نوێژ خوێنیش نابێ واتێ بگا کە مامۆستایەک یا کەسێک لە خۆی زاناترە ڕێنمونی بکا بۆی چۆن نوێژ بکە بە شکستی بزانێ یا بە عیبەی بزانێ هەڵەیە ئەم شتە هەم ئەوە هەڵەیە کە هەر کەس لە ناو خەڵکا بیشکێنێ ئەمەش هەڵەیە کە ئەو عادز بێ یا تووڕە بێ یا هەڵچێ لەوەی کەوا پێ بڵێ کاکە نوێژ نازان ئەم هاوڵە بەر ڕێزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دیارە کەسێکە دەشتێکی و هاتوتە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هاوڵانی کە لە خزمەتیا بوون ئەو کەسانی کە لێیە بوون فێر بوون چۆن نوێژکەن بەس ئەم کەسە فێر نەبووە یا هەر ئەوەندەی ئاوەز دەشکێ کە نوێژ ئاوا بکە یا لەوە چی وا تێگەشت بێ گرنگەوەی نوێژ بکەی هەر چۆن هەیە تۆ نوێژەکەت بکە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم کەسەی ڕاست کردەوە لە ڕاستکردنەوەی ئەم کەسەدا لە کەیفیەتی بەجێگەیاندنی نوێژەکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتەکەشی ڕێنمونی دەکا کە چۆن نوێژەکانیان بکەن ئەوجا فەرمووی إذا قمت إلى الصلاة فكبر يعني سيركە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فەرمودەی کە ئەم کابرایە ڕاست دەکاتەوە کە چۆن نوێژ بکە هەموو ئەوەی کەوا نوێژێک کە خوای گەورە سوبحانه وتعالى وەری دەگرێ و قبوڵی دەکا کە ئەم کەسە عیبادەتێکی ئەنجامدا و عیبادەتەکەی کەوتووەتە ئەو شوێنەی کەوا شایستەی خۆیەتی مەسەڵەن والله المەثل الأعلى وەسا دیوارێک کە دیوار بنێ دائما دیوار بنێ پێویستی بەو ئەو شوێنێ پێویستی بە بلۆکێک یا بەردێکێ پڕپەپڕی شوێنەکە بێ خۆ ناکرێ هەمووی بێت دیوارێکی هەلق و مەلق بنێ کاتە دیوارێک کە دیوار بێ لە ڕێنماییەکانی هەندەسی بێ دەبێت دیوارێک بێ ڕێک و پێک و تەواو بێ خوای گەورە سوبحانه وتعالى لەسەر زمانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ڕێنماییمان دەکات چۆن نوێژکەین فەرمووی إذا قمت إلى الصلاة فكبر طبعا نیەت لە سەرەتای هەموو شتێکەوە إنما الأعمال بالنيات نیەتیش بەڕاستی ئەوە نییە تۆ بێی هاوار بکەی بقیڕێن نیەتم هەیە فەرزی 4 کات نوێژی ئەم نیۆڕێ دەکەم بۆ خوا بەجەماعەت الله ئەکبەر ئەم بەدەمداهێنانە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیوتوو لە هیچ حەدیثێکیشە ئاماژە نەکراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک سەحابەی ڕێنمونی کرد بێ کەوا نیەتی نوێژ بەدەم بێنەوە بقیڕێن
نيت أوي كوا لضلاب كواتا إذا قمت إلى الصلاة فكبر قال صايب ونش الله أكبر لم حديثة أفرمي ثم اقرأ ما تيسر معك من القرآن أوي كوا ديزاني لقرآن بيخوان كواتا يكم رين معي دواي الله أكبر أوي إنسان دبي أو اندب وسطه كوا أو قرآني لبريتي كالحديث كانت لا باسك كباسي خوندني سورة فاتحة يعني إنسان بلاين كما لأنه يجاد دبي أو اندب وسطه كوا سورة فاتحة بخوان أو جادوهم فرمي ثم اركع حتى تطمئن راكعا كيشي كابرا لو دابو كالله أكبر إنه يجدا بسطني كرد أو أن نوستايا وتا أو سورتك يا هندي القرآن بخيانه دس بجي تشوب ركوع لركوع شاء أو أن نوستايا وهتا لا شيء لحركة بك فرمي ثم اركع حتى تطمئن راكعا كأتشيب ركوع لركوع أو أن بوسطروا هتا وكو همو لاشت هيور بيتوا چۆنیەتی چوونە ڕکوع و چۆنیەتی دەستگرتن لە ڕکوعە ئەمانە هەمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی کردووە بەس بابەتەکەی ئێمە ئەمە نییە کە ئێمە لایەنە فیقهیەکەی باسکەین بەس ئێمە لایەنی چۆنیەتیەکەی باسەکەین کە ئەچێ بە ڕکوعە دەبێ ئەوەندە بوەستێ هەتاوەکو لاشەی لە حەرەکە بکەوێت زۆر بەداخەوە زۆر جار دەبینی کەسێک کە ئەچێ بە ڕکوعە ئەوەندە ناوەستێتەوە لاشەی لە حەرەکە بکەوێت بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نوێژەکەت بکەرەوە بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵایە فەرموو کاکڕنج لە کەرکووک بەڵێ فەرموو برای من کاکڕنج فەرموو مامۆستا سەلام عەلەیکوم وعەلەیکم السەلام ورحمەة الله وبەرەکاتوه مامۆستا بێ زەحمەت پرسیارێکم هەبوو برای منی فەرموو سەلامەت بیاخوا سوپاس مامۆستا هەتا کەی بۆمان هەیە ئاو بخۆینەوە کاتی پاشێوان کە بانگ ئەدات ئاوەدا هەموو شتێوە خواردنێکە هەتا کەی ئەتوانین تا کاتی بانگ کە بانگدا ئەتوانی داها هەموو شتێ بوەستین وەڵامتە دەمەوە ئینشاءالله پەیامەکەت گەشت وەڵامتە دەمەوە پێی بە سەمای خوا ئینشاءالله سوپاس خوا لەگەڵ بێ خواحافیز دایکی ئاشنا بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا بەڕێزەتوو بە ئەوەی نوێژەکەت باسکرێکەکەی چی نوێژ نەزانێ مثلا بارە بێ پرسیارێکم پرسیار دوومشم تەوقەکردن لەگە یەکی لە بەرامبەر خۆت ئەگەر تەوقە بکەی نەزانی ئەو مەقسەدەت نەبێ دوایی کە بزانێت تۆبە بکەی ئایا خوای گەورە گوناحات خۆشە بێ تەوقە لەگەڵ نامەحرەما بکەی ئەگەر نەبزانی بێ نەبزانی بێ خوداحە باش ئینشاءالله وەڵام پرسیاری یەکەم زۆر تێ نەگەشتمە بەس چی بوو پرسیار یەکەم ئەوە بووتم ئەگەر یەکەمدا نوێژ نەزانی بیکەی دوایی کە چاچی بکەیتەوە وەڵامتە دەمەوە خوشکی من زۆر مەمنون خوا خوا لەگەڵ ئەوجا فەرمووی کە چوویتە ڕکوعەوە ئەوەندە بووەستە تا لاشت هێور لە حەرەکە دەکەوێت ثم ارفع حتى تعتدل قائما کە هەڵسایتەوە لە ڕکوع ئەوەندە بووەستە تا لاشت ڕێک دەبێتەوە کە تۆ جێشی ڕکوع دەچمیتەوە هەڵسایتەوە ئەبێ ئەوەندە بوەستی کەوا لاشت لە حەرەکە بکەوێت زۆر بەداخەوە زۆر جار نوێژ خوێنی وا دەبینی هەسانەوەی ڕکوع و چوونە سەجدەی یەک هەناسێ یعنی کەوتی سەمیع الله لمن حەمیدە یەکسەر لە سەجدەی ئەمە هەڵەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وا مەکە ئەگەر وات کرد نوێژت نەکردووە ئەوجا فەرمووی ثم اسجد حتى تطمئن ساجدا کە چوویتە سەجدەشەوە طبعا هەموو لاشت حەرەکە دەکا ئەفەرمێ ئەوەندە بوەستەرەوە هەتاوەکو لاشت لە حەرەکە دەکەوێت ثم ارفع حتى تطمئن جالسا لە سەجدەشە سایتەوە ئەوەندە بوەستە هەتاوەکو لاشت لە حەرەکە دەکەوێت زۆر بەداخەوە زۆر نوێژ خوێن هەیە لەگەڵ ڕێز و حورمەتمان ئەمەی کەوە لە ڕکوع هەستانەوە و دانیشتنی بینی سەجدەکانی هیچی تێناچێت هەروتی سەمیع الله لمن حەمیدە لە سەجدەیە هەروتی الله ئەکبەر لە سەجدە دووبارە لە سەجدەی دووەمە ئەمەیە ئەو هەڵەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم
ئەم کابرای لێ بێدار کردەوە فەرمووی جارێک تروانەکەی بەڵێ کاک محەممەد بەڵێ فەرموو برایم کاک محەممەد السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله مامۆستا ئەوە خێزانەکەم ئەوێ دگانی بکێشێتە بەڵێ ئەجا ئەو بەنزە ڕۆژوو ئەشکێنێ یان ناشتێنێ وەڵامتە دەمەوە وەڵامتە دەمە پەیامەکە دگەشت خوشکە شەم لە هەولێر بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. المامۆستا پرسیارێکمە فەرموو خوشکیم. دەڵێن ئەو بڵێن هاوی بۆ جوانکاری ماڵ بەکاردەوەی بووکەکان و بڵێن ئەو تشتانە گوناحە بۆ ماڵەوە ینی مەلایکەت نایەتە ژوورەوە. وەڵامتە دەم ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا خێر. خوا لەگەڵ. کاک نەوزاد بەڵێ فەرموو. باش مامۆستا. کاک نەوزاد بەڵێ ئەم کاتە باش مامۆستا. کاک نەوزاد بەڵێ فەرموو. گوێ ئالۆ کاک نەوزاد مامۆستا بەڵێزم کاتە باش. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سەرچاوی من وڵات دوو پرسیارمانە بە عەزیزنێ مامۆستا بەڵێ. بەڵێ پرسیارێکمان وڵا بۆ ڕوونکردن مامەتێ دەربارەی نوێژی تەراویح. نوێژی تەراویح پێما بێ لە سەردەمی ئیمام عومەرەوە دروست بووە. سونەتە وەکو جەماعەت کە ئەکرێت ئایا سونەت جەماعەتی هەیە؟ ڕوونکردنێکمان بێتێ باش پرسیاری یەکەم بەڵێ. پرسیاری دووەمیشمان ئایا نوێژ بە قەزا هەیە ینی کاتی خۆینێکە بن نوێژی نیوەڕۆنەکە یان لە کاتی خۆیانێک جایی بەگێڕانەوە هەیە یان وەڵامتە دەمە ئینشاءڵڵا. زۆستا خوا لەگەڵ. کاک ئەدهەم کۆتا پەیوەندیمان فەرموو. باش مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا پرسیارێکمان هەبی بە زەحمەت. فەرموو برایم. مامۆستا گەر مرۆ دەنی لالیەکی هەبیتن پێشێت کە تە زکات بشناگەردانەوە تا زکات بیت. بەڵێ بەڵێ باش ئینشاءڵڵا. زۆر مەمنون مامۆستا زۆر مەمنون. کەواتە ئەمەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستی کردەوە هەڵەکەی لەوەدا بوو نەدەوەستا هەتا وەکو لاشەی لە حەرەکە بکە لاشەی لە جوڵە بکە. ئەمە یەکێک بوو لەو هەڵانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستی کردەوە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تۆ نوێژ نەکردووە. کەواتە ئەو کەسانی کە لە نوێژە پەلە دەکەن لە نوێژە ناوەستنەوە لە ڕوکنەکانی نوێژە لە ڕکوعە لە هەستانەوە لە سەجدە لە بینی سەجدەکانە ئەوەندە ناوەستنەوە تا لاشیان لە حەرەکە بکەوێت پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ڕاشکاوانە دەفەرمێ ارجع فصلي فإنك لم تصلي. فەرمووی نوێژ نەکردووە تۆ بگەڕێرەوە نوێژ بکە تۆ نوێژ نەکردووە. کەواتە یەکێکی تر لە چۆنیەتی پارێزگاریکردن لە نوێژەکان بۆی توێشی قیامەت بێ ئەوەیە لە ئەداکردن یا پەلە نەکە. لەبەرەوەی هەر کاتێک کە ئیشێکی هەیە هەر کات مەسەن چاوەڕێی کەسێکە بێت یا چاوەڕێیە بڕوە یا ئەو خوشکانی چاوەڕێی مەسەن مناڵەکان بچنە مەکتەب یا بێتەوە یا چێشتێکی لەسەر تەباخەکەیە یا خواردنێک سازەکە بە ئەمانە نەبنە کاتی نوێژەکەی. نوێژەکەی لەم کاتە نەبێ بە چ معنایەک؟ بەو معنایە هەچی خەیاڵاتی هەیە هەچی ئیش و کاری هەیە لە کاتی نوێژەکە دەریکە. چونکە زۆر جار کەسێ پەلەکاوە بۆ پەلەکەی وەڵاهی من ئیشێکم لە دەرەوە ئەمە هەڵەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونی دەکاتەوە ئەفەرمێن تۆ نوێژ نەکرد. بێجگە لەمەش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێن دەستترین کەس ئەزانن کێیە؟ ئەو کەسێ دزی لە نوێژەکەیە کاجا پیان سیر بوو. جاخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ نوێژ نە سەیارەیە نە پارەیە نە زێڕە نە زی و نە هیچ شتێک نییە تا بیدزی. چۆن دزی لە نوێژەکرێ؟ فەرمووی لا يتم ركوعها ولا سجودها. کەواتە ئەو کەسەی کەوا ڕکوع و سجودەکەی وەکو خۆی نابا
هێور نابێتەوە لە ڕکوع و سجودەکەی ناوەستی هەتا لاشەی لە حرەکە بکەوێ ئەفەرمێ ئەمە دزترین کەسە کە لە نوێژەکەی دزیوە. ئەو جا دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە بە مەرفوعی و مەوقوفی لەسەر ئەبو هورەیرە هاتووە لە هەردووکیان هاتووە ئەفەرمێ شخصی وا هەیە کەسی وا هەیە 60 ساڵ نوێژ دەکا خوای گەورە یەک نوێژی لێ وەرنەگرتووە. جاوتیان ئەبو هورەیرە چۆن شتی وا دەبێت کەسێک 60 ساڵ نوێژ بکە خوای گەورە یەک نوێژی لێ وەرنەگرێ؟ فەرمووی کەسێکە کەوا لعله يتم الركوع ولا يتم السجود، کەسێکە لەوەچە ڕکوعەکەی ڕێک ببرێ بەڵام سەجدەکەی ڕێک نابە، یا سەجدەکەی تەواوە ڕکوعەکەی تەواو نییە. بۆیە دەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ. لە گێڕانەوەیە کاکەوە لە حوذەیفەی کوڕی یەمانەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گێردراوەتەوە کەوا ئەبوو حوذەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کابرایەکی بینی لا يتم الركوع والسجود. چۆن ئاوا ڕکوع و سجودەکەی هەر ئەوە هاکەزایی ئەبرد. ئەفەرمێ حوذەیفە فەرمووی ما صەلەیت نوێژ نەکردووە لەو متە ئەگەر ئاوا بەو شێوەی کە نوێژ دەکەی ئاوا بمری مت على غير الفطرة التي فطر الله محمدا عليها. ئەوا تۆ ئەگەر بەو شێوەیە بمری کە نوێژەکە چۆن نان بەساجا ئەسووتێنی ڕکوع و سجود و هەستانەوەی ڕکوع و سجودەکان بە کاملی نابێ ئەفەرمێ ئەگەر ئاوا بمری لەسەر ئەو نوێژت ئەوا لەسەر ئەو خوا ڕزکی و فطرەتە نامری کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێغەمبەری صلی الله علیه وسلم لەسەر خەڵق کردو. کەواتە دووەمین شێوە لە پارێزگاری کردن و پاراستنی نوێژەکان کە ببنە نور و ڕووناکی لە زوڵمەتی قیامەت و ڕزگارمان ببێ لە ئاگری جەهەنەم ئەوەیە کەوا ئینسان نوێژەکانی حرەکەی تایە لەو حرەکەی هێور بێتەوە ئینجا بچێتە ڕوکنێکی تر لە ڕکوع لاشەی لە حرەکە بوەستێ ئەوجا هەڵسێتەوە لە هەڵسانەوەی لاشە لە حرەکە بوەستێ ئینجا بچێتە سەجدە لە سەجدە لە حرەکە بوەستێ ئینجا هەڵسێتەوە لە بینی سەجدەکان لە حرەکە بوەستێ. کاتە برایانی من خوشکانی من ئەو نوێژەی کەوا لاشە لە حرەکە نەوەستێتەوە ئیطمئنانێک نەبێ لە ناو ڕوکنەکانی نوێژەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کابرای فەرموو بگەڕێرەوە نوێژ نەکردو ارجع فصلي فإنك لم تصلي. ئەوجا ئەوەی کەوا ئاوا نوێژ دەکا بەڕاستی دەبێ بپرسێ ئایا ئەم نوێژی چەندە لای خوا وەرگیراوە. پێشی عیب نەبێ ئەگەر کەسێک پێوت کاکە ئەو نوێژە وا مەکە ئاسایی بێ بەلایەوە زۆر بەداخەوە زۆر جار شەیطان وامان لێ دەکا کەوا من پێم عیب بێ کەسێک پێم بڵێ ئەو نوێژەت وا مەکە ئاوا بیکە. دەی ئەم کەسە پێ عینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ڕاست کردەوە. دەبێ بەڕاستی منیش ئەوەندە علم و زانستم هەبێ پێی بڵێم کە چۆن نوێژەکەی ڕاست کاتەوە وەکو عەرزم کردن لەناو خەڵکا نەیشتێنم کەسێک نەبێ کەوا بە هەڵەشەیی پێی بڵێم. ئەو جایەکێکی تر لە پارێزگاری نوێژەکان ئەوەیە لە نوێژە ئاگامان لە دڵمان بێ یعنی خوشوعمان هەبێ لە نوێژ. خوای گەورە لە سورەتی مومینونە کە باسی ئەصحابی فردەوسەکە أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. كفردوس بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي أجر داواي بهشتان كر إيوه داواي فردوس بكن فردوس ناوراستي بهشتو سروي بهشتو همو روباركان وشو مكاني باش ليوه هالتقلين سرتاي أو مؤمناني كميلاد قري فردوسين كما فرمي لأنه يجكان خشوع يعني لە کۆتاییشا دەفەرمێ پارێزگای لە نوێژەکانەکەن کەواتە هەچی صفاتی ئەهلی ئیمان و میراتگرانی فردەوسەیە دەکەونە ناوەندی نوێژەوە نوێژێک کە بەخشوع بکرێن نوێژێکیش کە پارێزگاری لێ بکرێ لە کاتەکەی لە چۆنیەتی ئەداکردنەکەی. هەر کەس نوێژێک بکە هەڵسان و دانیشتنەکانی لەسەر ئەوە بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی داوە بەڵام ئەگەر دڵی خشوعی تیانە بێ گەردنکەچی تیانە بێ ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئاەتەکەم کە خوێندەوە ئەفەرمە فەوەیل للمصەلین الذین هم
عن صلاتهم ساهون أفرمي الذين هم يراؤون كاتا كسيك نوێژەکانی بەڕێک و پێکی نەکا کەسێک لە کاتی خۆیان نەکا کاتە نوێژەکەشی وەرگیراوی لای خوا نییە ئەم کەسە کە نوێژەکانی بەساجە هەڵ ئەکزێنێ دیارە دڵی لەوێنی یەکێک لە تابعین کەسێکی بینی ئەوە لە نوێژ ئاوەستاو دەستی هەنا بەڕیشە دەستی هەنا بەسەیە دەستی هەنا بەجلەکەیە ئەڵێ فەرمووی لەو خەشع قەلب هذا لسكنت جوارحه ئەفەرمی ئەم کابرایە ئەگەر دڵی خوشوعی تێدا بوایە لاشەی هێور دەبوو دڵەکەی نایەڵێ کە تۆ لە بەردەم خوای گەورەدا ڕوبەڕوو قسە دەکەی تەنها فەرزێک کە لە ئاسمان فەرزەبێ بریتە لە چی بریتە لە نوێژ هەموو فەرزەکانیتر لە سەرزەوی فەرزەم بەس نوێژ لە ئاسمانم کاتە تۆ ڕوبەڕووی خوا قسە دەکەی دەڵێ یا ڕەبی خوایە ئیاکە نەعبود ئیاکە نەستەعین دەی کەسێک ڕوبەڕووی خوا قسە بکات چۆن ئەبێ دڵی بێ ئاگا بە لە نوێژەکەی چۆن ئەبێ ئەو دڵی لای خەڵکی تر بێ لای شتی تر بێ لای شوێنی تر بێ بۆیە بەڕاستی پارێزگاری لە نوێژ کورتەی بابەتەکەی ئەم شەمان ئەمەیە ئەوەی کەوە لە قیامەتە بیەوێ نوێژەکەی ڕووناکی بێ بەڵگە و سەلماندنێک بێ بۆی ڕزگاربوون بێ لاگر جەهەنەمێ پارێزگاری لێ بکە پارێزگاری یەکەم بە ئەنجامدانی لە کاتی خۆیە دووەم بەو شێوەیەکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری کردووە سێیەمیش ئەوەیە دڵی لەگەڵ نوێژەکەی بێ لە ناو نوێژەکە بزانێ قسە لەگەڵ کێ دەکا بۆی ئاگای لەم لاولەولانە دەچینە سەر وەڵامی پرسیارەکان ئەو کاکڕنج پرسیاری کرد ئایا پارشێ و تاکەی ئەمێنێ ئەنەسی کوڕی مالک کە باسی پارشێ و پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەم پارشێومان کرد گەڕاینەوە بۆ مزگەوت پرسیاریان لێ کرد لە نێوان پارشێوەکە و بانگی بیان چەند بوو فەرمووی بە ئەندازەی 50 ئاەت کەواتە ئینسان ئەبێ پێش بانگ دەستی لە خواردن گرت بێتەوە مەگەر کەسێک سعاتی لا نەبێ یا کاتی بانگەکە نەزانێ ئەگەر قومێک ئاو لە دەمیا بوو بانگەکەش بوو قوتی بداقەی ناکا بەڵام نابێ پەرداخی ئاوا بەدەسەوەی بانگ بێ قوتی بدا بڵێ خۆشتا بانگ نەبووە کەواتە باشتر وایە ئەسڵ ئەوەیە کەوا ئینسان پێش بانگ دەستی لە خواردن و خواردنەوە گرت بێتەوە دایکی ئاشنا باسی ئەوەی کرد کە نوێژی نەزانی بێ کرد بێتی تازە فێربوو بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم کابرایە کە پێی فەرموو تۆ نوێژن نەکرد بگەڕێرەوە نوێژ بکە پێی نەفەرموو نوێژەکانت بکەوتی وەڵای یا ڕەسوڵ الله من هەر ئاوان نوێژە زانم ئەوەشم کردووە نەیفەرموو بڕۆ نوێژەکانت بکەرەوە عولەما دەفەرموو ڕەحمەتی خوایان لێبێ ئەمە بێڵگەیە لەسەر ئەوەی کەسێک کە نەیزانی بێ نوێژەکەی بە خراپ کرد بێ نوێژەکەی بە هەڵە کرد بێ ئەمری پێ ناکرێت کەوا نوێژەکەی بگەڕێتەوە پرسیارێکی تری کرد دەربارەی تەوقەکردن تەوقەکردن لەگەڵ نامەحرەمە شەرع بە هیچ شێوەیە ڕێگەی نەداوە هیچ بەڵگەیەک نییە جا شەرع خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕوانینی حرام کردووە جا ڕوانین گەورەیە دەستدان لە دەستی نامەحرەم کەواتە تەوقەکردن حرامە هەر کەسێکە ویشە بکە دەبێ بەڕاستی تەوبە بکات و بگەڕێتەوە و هیچ بڕووبیانویەکیش نییە زۆر جار دەبینی ئەڵێ وەڵا دەستی ڕاکێشامیش پێم عیب جا تۆ بێ شەرم لە خوا بکە یا لە خەڵک جا تۆ ئەبێت ترسی خواتە بێ یا ترسی قسەی خەڵکت هەبێ لەبەرەوەی ئینسانی موسڵمان بە هیچ شێوەیەک جایز نییە کەوا دەستی بەردەستی نامەحرەم بکەوێ بۆیە با ترسی خوامان هەبێ بە عیزەتەوە بڵێن ئێمە موسڵمانین باکمان لە قسەی خەڵک نەبێ چۆن کابرا کە دینی نەبێ کابرا بێدین بێ زۆر بە شانازیەوە دەڵێ من ئەوەم بۆ ئەبێ موسڵمان دائیمەن دینداری خۆی بشارێتەوە لەبەرەوەی جایز نییە هەر کەسیش ئەوەی کردووە تەوبە بکە خوای گەورە لێی وەردەگرێ کاک محەممەد باسیەوە کە ئایا دانکێشان ئەسڵ ئەوەیە ئەم ئیشانە با نەکەونە ڕۆژەوە چونکو کەسێک کە دانی دەرکێشێ ئەمین نییە لەوەی کەوا ئایا شتێک نەچێتە قوڕیەوە لە کاتی دان دەرهێنان لەبەرەوەی باشتر وایە بیخاتە دوای بەربانگەوە ئەو خوشکەشمان لە هەولێرەوە باسیەوە کە بووکەڵە لە ماڵەوە بێ حرامە یا حرام نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەو ماڵێکەوە ڕسمی تێدا بێ تیمسار و پەیکەی تێدا بێ مەلائیکە ڕووی تێناکە ئەگەر ئەم بووکەڵانە کە هەبن بۆ کچی بچووک بێ کە یاری پێ بکاشتی پێ فێر بێ ئەمە سنوورێکە و ڕێی پێ درراوە بەس نەک بە بیانی و زۆر جار دەبینی کەسێک بە بیانوی ئەوە یەک ورچی گەورە ئەو بووکەڵە گەوران دێنێ
ئەوە بۆچیتە وەڵا بۆ مناڵەکەم جا مناڵ چۆن یاری پێەکە یا زۆر جار دەبینی ئەمە چیەکە لە ماڵەوەڵات دەرگاکەمان پێوە درێ ئەمە ئەخەمە بەردەمی دەرگاکە بۆی پێوە نەدرێت ئەمە نابێتە موبەڕیری هێنان کەواتە ئەوانی کەوا هەیکەل لە ماڵەوە هەیە هەیکەلیان هەیە ئەوە مەلایکەی ڕەحمەت ڕووی تێناکا والله ئەعلم. کاک نەوزاد باسی تەراویح ئایا سنەت هەیە بە جەماعەت بکرێ؟ سنەتی تەراویح پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ شەو کە سنەتی کردووە یەکەم شەو کردی خەڵکانێک بینیە بۆ دووە شەو خەڵکانی هاتن بە پشتسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامیاندا ئەو چۆنیە کرد ئەمان شیان کرد شەوی سێم و چوارم زۆرتر بوون کە زۆرتر بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شەوی پێنجەم نەهاتە دەرەوە عەرزیان کرد یا رسول الله بۆ نایە نوێژکەی فەرمووی ئەترسم لەسەرتان فەرز بێ نەتوان ئەنجامی بدەن کەواتە سنەتی تەراویح لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە جەماعەت کراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو بە سەحابەکان بە پشتسەر منەوە نوێژ مەکەن ئەمە یەکەم ئیبن عەباسیش دەفەرمێ مناڵ بووم شەیەک لە ماڵی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم کە لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستا نوێژ کا فەرمووی منیش هەستامە لەگەڵیان نوێژ بکەم خۆ ئەمەی کە هەستاوە نوێژی کردووە شەو نوێژ بۆ طەبعاً ئەفەرمێ من لە لای چەپیەوە وەستام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی گرتم و خستمە لای ڕاستی ئەو فەرمێ ئافرەتەکانیش لە دواوە بوون کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم نوێژە سنەتەی شەو نوێژی بە جەماعەت کردووە و نوێژی تەراویحیش ئەو چەند شەوە کردوویەتی کە وازی لێهێناوە فەرمووی دەترسم واجب بێ لەسەرتان نەتوانن ئەوە باسی قەزاکردنەوەی نوێژ ئێمە نوێژێک کە بە عەمدەن بڕوە کابرا بە ئەنقەس نوێژی نیوەڕۆ ناکە بە خەبەرە هیچ ئیشێکی نییە هیچ عوزرێکی نییە هیچ مبەڕێکی نییە و هەر نایکاڵێ نوێژ ناکەم عولەما دەفەرمون ئەوەی بە ئەنقەس نوێژێک بچوێنێ گەڕاندنەوەی نی ئەگەر درێژایی ساڵەکەش نوێژکا قەرەوی ئەو نوێژە ناکاتەوە بەڵام ئەوەی کەوا خەوت بێ یا لە بیری چوو بێ یا مەسەن کەسی وا هەیەسە نوێژی نیوەڕۆی کردو دوای نوێژی نیوەڕۆکەی کە ئەنجامی داوە بیرە کاتەوە دەست نوێژی نەبووە لە غەیری کاتەکەی خۆیان ئەتوانێ بیکاتەوە کەسێک کە خەوت بێ من نام عن صلاة أو نسيها فليصليها إذا ذكرها لا كفارة لها إلا ذلك ئەوەی کەوا خەوت لە خەو بەخەبەر نەبوویەوە یا لە بیری چوو هەر کات بیری کەوتەوە بەخەبەر بوویەوە کاتی نوێژەکەیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جار نوێژی بەیانی کە بەخەبەر نەبووەتەوە هەتاو لێ یاوە بەخەبەر بووەتەوە لە سەفەرێکە فەرمووی کێ حرەسیمانەکە بیلال فەرمووی من فەرمووی دەی بۆ نوێژ بەیانی بەخەبەرمانکەوە بیلال خەیر و لێ کەوت خۆ خوای گەورە سوبحانه وتعالى دەیتوانی جوبرەئیل بنێرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخەبەر کاتەوە بۆ نوێژ بەیانی بەڵام بۆی تەشریع بێ بۆ ئومەتەکەی ئەفەرمێ هەتاو لێدان بەخەبەر بوونەوە دوای کە بەخەبەر هاتین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بیلال بۆ هات کردوتی والله یا رسول الله خەو بردمیەوە ئەو جا فەرمووی دوای لێ ڕۆشتنە شوێنێکی تر نوێژی بەیانیان کرد کەواتە نوێژێک کە قەزاکردنەوە بەو معنایە کە کاتی دەرچوو بێت لە کاتی نیوەڕۆ وەکو وتم کەسێک کە نوێژی نیوەڕۆی کردووە لە کاتی عەسرا بیری دەکەوێتەوە کە دەست نوێژی نەبووە دەبێ ئەم نوێژەی بگێڕێتەوە بەڵام ئەوەی بە عەمدەن نوێژ بچوێنێ والله ئەعلەم هەموو ساڵەکەش نوێژ بکە پڕی ناکاتەوە. ئەمەش وەڵامی پرسیارەکان بوون ئەگەر پێکا بێتمان لە خوای گەورەوەیە ئەگەر هەڵەیەکیشمان کردبێت لە خوای گەورە دەخوازین خوای گەورە لە گوناهی هەمومان خۆش بێ یا ربی خوای گەورە شفای نەخۆشەکانمان بدەی ئەوەی نەخۆشە یا ربی خوای شفای بدەی یا ربی خوای ئەوەی نەخۆشی شفای بۆ بنێری یا ربی خوای گەورە عاقبەتمان بەخێرکە یا ربی خوای گەورە نوێژەکانمان ڕۆژوەکانمان خێر و حەسەنات و چاکەکانمان ئەو عیباداتانی ئەنجام دەدەین یا ربی خوای گەورە وەرگیرای و لای تۆ بن یا ربی خوای گەورە لە قیامەتا بەر شەفاعەتی پێغەمبەر کەوین صلی الله عليه وسلم یا ربی خوای گەورە لە فردەوسی عەلادا بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم شادکەی ئەو جا گەورەترین نیعمەت کە بینین تۆیە یا ربی خوای گەورە بێبەش نەبین وصلى الله وسلم على محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.